پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی تەواو کردووە. ساڵی 2007 کۆلێژی هونەرە جوانەکانی سلێمانی تەواو کردووە. 2012 بڕوانامەی ماستەری وەگرتووە لە هونەری لە کاتێک کەم و هەندێک بە خێراییش ئەوەی ئامانجمە بیگەێنم. هەڵبەت هەندێک گرفت ڕوبەڕووی هونەرمەندانیم بوارا بێتەوە وەکو هونەری شێوەکاری کاری هونەری گڵجۆشی لە سەرەکی تریان نەبوونی شوێنی کار و مەتریاڵە خامەیە. بۆ ئەمەشان ئێمە پێویستیمان بەڕاستی لە بەناوەندێکی هونەری سیرامیگەیە کە تەمبیریا بێ دەرئەنجام تا ئێستا وەک پێویست هاوکاری نەکراوەم پرۆژەیە. ئەمانە چەند هینێکن کە با بڵێن لە سەرتا کارمان کوراخ و پرۆژە کارم کردو و ناوەدەمیشێ بوو لەو پرۆژانە بە هاوکاری کۆلێجی هونەر بوو، کۆلێجی هونەری زانکۆی سلێمانی کارمان کرد. ئەمە پرۆژێکی تر بۆ هەرخۆن سەپەرشتیم کرد لەسەرەوەی کە بزانی لە کوردستانە ئەم گڵە هەیە بۆ کاری هونەری سیرامیک یاخود نییە، چونکە هەندێک تایبەتمەندی پێویستە کە لەو گڵەیە هەبێت. من بۆ کوێمە تاڵبەتەمە نمونێکی کورتە کە پیشانی بەڕێستانیە زۆرێک لەمانەیە. ئەمانە چەند نمونەی مەنتیقەیەکن، چونکە من هەموو مەنتیقەی گەرمیان هەم مەنتیقانی تر بچیتە ئەو شوێنەی کە من سامپڵەکەم لێوە گرتووە. هەڵبەتە بەڕەچاوکردنی ئەوەش کە کەمیەتێک بێت کە بتوانین هەمووان سوودی لێوە گرین. دوایەوەم دڵم هێناوە شیکاری فیزیایی بۆ هەریشیشان مستەتیلێ لا کێشەیەکم بۆ دروست کردووە. ئەم خراوەتە فڕنەوانێ تا سێ پلە فەخر کراوە جۆش درا چی گرفتێکم بۆ دروست دەبێت. هەڵبەتە ڕوبەڕووی هەموو شتەکانە بوومەوە هەنگاوەکان. هەندێکیان فعلەن ئەو شوشەیە هیچ کێشەی نەبوو مەسەلا بۆ کارە هونەرەکە بوو، هەندێکیان گرفتی بۆ دروست بوو. گۆزەکان ئەو فۆرمانەی کە پێشتر سوکراوەوە جۆش دراوە بە هەمان شت جاریشی هێناوەتەوە شوشەم کردەوە لە فرنا و جۆش دراوە. هەڵبەتەمە چوار نمونە سانیان گونجاو بوو دانیشیان گونجاو نەبوو. هەند فۆرمەکانی تیژ بە هەموو شوشەم کردووە. تەواو ئازیزان بابەتەکان هەمووی تەواو بوون پێشکەشکران ئێستا دەرگای مناقەشەکەینەوە. سپاس بۆ هەموو بەڕێزانێک لێرە ئامادە بوون. سپاس بۆ بەڕێستان ڕێیان کاکە ڕەوف. بەڵێ لە ژوورێکی زۆر شوێن بەهەرحاڵ بۆی بزانن کە من لە بوارەکە سەر هەر خۆم و ئەو دوو برادری کە لێبوون هەر پێشنگە کرایەوە دوایەوە دە کەسە بینی و ئیتر کەسی کە نابینی تۆ سەرشارچێتی لەبەرەوەی بچووکردنەوەی هونەر دەگرێتەوە. ئەو کاتێک ئێمە باس لە هونەر دەکەین باس لە هونەری کوردی دەکەین بۆ چۆن بتوانین بە دەرەوەی بناسێنین.